سڵاتان لە بێدەم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین سەرەتا سەردەڕەکان. دیدارێکی شانۆیی بۆ قەزا و ناهیەکان لە شاری چەمچەماڵ ساز دەکرێت. دوهەمین بەشی فیلمی هاری پۆتر کۆتایی هات. دووبارە سڵاو. دوێنێ بەڕێوەبەری ڕۆشنبیری هەر سێ ئیدارەکەی سنووری پارێزگای سلێمانی لە قەزای کەلار کۆبوونەوە و مەبەست لە کۆبوونەوەکەش دیاریکردنی شوێنێک بوو بۆ ئەنجامدانی دیدارێکی شانۆیی. لە لێدوانێکی تایبەتدا بۆ NRT عەباس عەبدولڕەزاق بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی وتی بڕیارمان داوە سەرەتای مانگی ئەیلولی ئەمساڵ لە قەزای چەمچەماڵ دیدارێکی شانۆیی لە نێوان تیپە شانۆیەکانی هەر سێ ئیدارەی گرمیان و هەڵەبجە و ڕێنێدا ساز بکەین. ناوبرەوە ئاماژەی بەوەشدا لەو دیدارە شانۆیەدا باشترین بەرهەم دیاری دەکرێت و پاشان بەشداری لە فستیڤالێکی نێودەوڵەتیدا دەکات. ئەمڕۆ لە کەلار کۆبوونەوەی بەڕێوەبەری ڕۆشنبیریەکانی سێ ئیدارەی ڕانیە و گەرمیان و هەڵەبجە کۆبوونەتەوە لێرە بۆ یەکە دەستنیشانی کات و ڕاگەیاندنی دیداری شانۆی قەزا و ناحیەکان بکەین کە ئەبێتە دیدارێکی زۆر گرنگ بۆ ئێمە لەبەرەوەی کە هەمووی هاوبەشی تیاکات و باشترین بەرهەمیشیان بەرەو فستیڤاڵی نێودەوڵەتی فستیڤاڵەکانی ترەڕوە. بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵان و کۆتایی هاتنی وەرزی خوێندن خانەی سێوەی منداڵانی کۆیا فستیڤالێکی قەشەنگیان سازدا. هونەر عەبدوڵڵا بەڕێوەبەری خانەی سێوا بە NRT وت شوێنی خانەکەمان لە ئاستی پێویست نییە چونکە منداڵانێکی زۆر ڕوومان تێدەکەن. ناوبرا وتیشی پێویستە حکوومەت خانەیەکی تر لە کۆیا بکاتەوە. بە بۆنەی جەژنی منداڵان و کۆتایی هاتنی وەرزی خوێندن خانەی سێوەی منداڵانی کۆیا فستیڤالێکی قەشەنگیان سازدا. بە تایبەت ئێمە مشکلێکی زۆر گەورەمان هەیە ئەوەی کە خانەی سێوە قەڵەباڵێکی زۆرمان لەسەر 400 منداڵ دێت بەشی شاری کۆی ناکاتن. هیوادارن لە حکوومەتی هەرێمکەوە دوسێ خانێکی کە لە کۆی بکاتەوە لە جەوهەراوە لە ئازادی لە ئیسکانسکەوە ڕاستی تا ئێستا منداڵێکمانە لە ئیسکان بەشداریمان لەگەڵ بکات لەبەرەوەی دوورە سیارەشمان نیە ئەو تەنگ و چەڵەممان هەیە بەڕاستی زۆر. ئەم منداڵە باوتەمەنەکانی خۆی دەڵێ کە خانەکان شوێنێکی باشن بۆ فێربوون و کات بەسەربردنیان. هیوادارم منداڵەکان هەمویان بێن بۆ ئەو دەورانەی کە دەکرێنەوە لە شارەکەمان نەچن لە کۆڵانان بگەڕێن چونکە دەورەکە باشترا لە کۆڵانە فێریشتی باش نابن لە دەورەی کە فێریشتی باشتر دەبن. مامۆستایەکی خانەکە وتی لەبەرەوەی ئێمە لەلایەن سلێمانی و هەولێر لە جەژنی منداڵان بانگێژ نەکرابووین خۆمان فستیڤالێکمان بۆ منداڵەکان ئەنجامدا. هەموو ساڵە لە فستیڤالی جیهانی منداڵان دەکرێت ڕۆژی جیهانی منداڵان هەموو ساڵە لە هەولێر بانگ کرابووین بۆیە بەس ئەم ساڵ نازانم ئێمە بانگ نەکرد لە سلێمانیش لە شوێنەکانی خۆیان شوێنەکانی ئەوی عید بە سلێمانیە بانگ کردبوو. ئێمەش پێمان باش بوو لە شاری کوێر بۆ خۆمان بیکەین ئاهەنگێکی چاک گروپێکی مۆزیقی باشمان هەیە هەندێک خوێندکاری باشمان هەیە شێوەکاری لە خولەکانی کەس زۆر باشن بۆیە پێمان باژوو لە شاری کۆی خۆشەویست فستیڤالەکەمان بکەین. خانەی سێوە پێکاتوە لە بەشەکانی وێنە کێشان و مۆسیقا و چەند بەشێکی تر کە لە دوای تەواوبوونی وەرزی خوێندن دەست بە چالاکیەکانیان دەکەن. هونەر تاهیر NRT کۆیا. لە پێشانگایەکی هاوبەشدا 20 هونەرمەندی پارێزگاکانی بەغدا و دیالە و کەرکووک و سنووری ئیداری گەرمیان پێکەوە کۆبوونەوە. لەو پێشانگا شێوەکاریەدا نزیکەی 7 تابلۆی هونەرمەندان نمایشکران کە هەریەکان لە ڕوانگەیەکی هونەریەوە گزارشتی لە دیمەنەکانی ژیان دەکرد. پێشانگای هاوبەشی 20 هونەرمەندی بەغدا و دیالە و کەرکووک و گەرمیان ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و لە پەراوێزی پێشانگاکەشدا هونەرمەندانی بەشداری پێشانگاکە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری گەرمیانەوە خەڵات دەکرێن. لە پێشانگایەکی هاوبەشدا 20 هونەرمەندی پارێزگاکانی بەغدا و دیالە و کەرکووک و سنووری ئیدارەی گەرمیان پێکەوە کۆبوونەوە. لەو پێشانگا شێوەکاریەدا نزیکەی 7 تابلۆی هونەرمەندان نمایشکران کە هەریەکیان لە ڕوانگەیەکی هونەری و گزارشتی لە دیمەنەکانی ژیان دەکرد.
ئەمڕۆ ڕۆژی پێنجشەمە 16 ئێمە وەکو بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری گەرمیان بە چاودێری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان یەکەمین شێوازی نوێی پێشەنگای شێوەکاری پێکەوە ژیان لە شاری کەلار کرایەوە. دیارە ئەم پێشەنگایە بە خۆی تایبەتمەندێکی پێوە دیارە کە هەرسێ بنچینە سەرەکیەکەی عێراق تیادا بەشدارە و لە شارەکانی بەغداد، دیالە، کەرکووک هەموو قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی گەرمیان بەشدارن و زیاد لە 20 شێوەکارتیا بەشدار دەبێ و پێشەنگاکەش هەنگاوێکە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ڕووی کاری هونەریوە کار بۆ ئەو بکەین کە ئەم پێکاتە جیاوازانە کۆکەینەوە و بتوانین سوودمەند بن بۆ ئەوەی لە بوارەکانی تری ژیاندا بەم شێوازە کار بکەین بۆ عێراقێکی ئایندە و شێوازێکی باشتر پێکەوە بنێن بۆ ئەوەی بتوانین جوانترین شێوازی نوێی پێشکەوت و خوازانە لە ناو هەرسێ بنچینە جیاوازەکەی عێراقدا کار بکەین. جافەر تۆفیق هونەرمەندی شێوەکار کە بە 4 تابلۆ لەو پێشانگەیەدا بەشداری کردبوو، ئاماژەی بۆدا کە ئەو ماوەی 30 ساڵە لە وڵاتی ئیسپانیا دەژی و لە سەرەتای تەمەنی و سەرقاڵی کاری هونەری شێوەکاریە. ئەو هونەرمەندە لە بارەی ڕێبازی هونەری کارەکانیەوە دەڵێ لەسەر ڕێبازی تعبیری و میوزیکی تابلۆکانم دەکێشم. جافەر لە لێدوانێکی تایبەت بۆیان ئارتی وتی: من بەشداری کردمە لەم پێشەنگای هونەرمەندە لە هەموو شوێنێک لە عێراق، جنوب و کوردستان، عربە لە هین عفوی قەزم بەغایە لە جنوب هاتووە. فەمە یەک کۆبوونەوەیە بە ناوی هونەر حتا هەمومان نزیک بین لە یەکتری. نەبوونی گەلەری شیاو لە گەرمیان وەک زۆربەی شار و شارۆچکەکانی تری کوردستان خەمی گەورەی هونەرمەندانی شێوەکارە. بەشێکی زۆری هونەرمەندانی گەرمیان پێیان وایە نەبوونی گەلەری یەکێکە لە کێشە سەرەکیەکانی هونەرمەندانی شێوەکاری ئەو دەڤەرە و هەر ئەمەش وای کردووە کەمتر بەرهەمی شێوەکاری هونەرمەندانی گەرمیان ببینرێ. بەنسبەت شێوەکارانی گەرمیانەوە بەعام نەبوونی گەلەریە لەم ناوچەیە، لەبەر ئەوەی من وەکو شێوەکارێک بە 4 تابلۆ بەژاریم کردووە، 1 تابلۆیان هەڵواسوێت لەبەر نەبوونی جێگاکە زۆر بچووکە. هونەرمەندەکان جیاوازیان لە بین ناکراوە، هونەرمەند وایە 4 تابلۆی هەڵواسوێت، 3 تابلۆی هەڵواسیوە، هونەرمەند وای شایە 1 تابلۆی هەڵواسووە. ئەمە کێشەیەکە بەڕاستی، ینی لە ناو هونەرمەندەکانە ئەبێت ڕەچاوی ئەو خاڵە بکرێ لەبەرەوەی هەمویان وەیەک ئاست سیر بکرێن. مشاركتي في هذا المعرض هو في 4 أعمال تجسد هذه الأعمال واقع العراق، يعني من مر عليه من آثار وحروب ومعاناة الإنسانية العراقية. وكان شغلي يتناول هو المدرسة التجريدية التعبيرية، واشتغلت به بالكولاج وأيضا مواد خامات أخرى. وطبعا يعتبر هذا الكرنفال أو هذا المهرجان في إقليم كردستان في مدينة كلر هو خطاب الألوان أو لغة الألوان الذي يعني يجمع كل القوميات وأيضا الأطياف مختلفة من الشعب العراقي. پێشانگەی هاوبەشی 20 هونەرمەندی بەغدا و دیالە و کەرکووک و گەرمیان ماوەی 2 ڕۆژە بەردەوام دەبێت و لە پەراوێزی پێشانگاکەشدا هونەرمەندانی بەشدار پێشانگاکە لە لایەن بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری گەرمیانەوە خەڵات دەکرێن. هونەرمەند جەحمەد کاکەی. بەرهەمهێنانی دووهەمین بەشی فیلمی هاری پۆتەر کۆتایی هاتوو. کۆمپانیای وارنەر برۆس ترەیلەر فیلمەکەی بڵاو کردەوە. لە بەشی دووهەمی فیلمەکەدا هاری، ڕۆن و هێرمیۆن دەگەڕێنەوە بۆ هۆگوۆرتس بۆ گەڕان بە دوای دووهەمین جادووی ڤۆڵدیمۆرتدا. لەم بەشەدا ڕوبەڕووبوونەوەی جادوگەرە چاکەخواز و شەرخوازەکان دەگاتە لووتکە. فیلمی هاری پۆتەر یەکێکە لە گەورەترین کارە فیلمسازیەکانی هۆلیوود، ئەمەش لە ڕێگەی بە فیلمکردنی هەموو ڕۆمانەکانی ڕۆلینگ بە شێوەیەک ئەکتەرەکانی ناو فیلمەکە هەمان ئەکتەر بن و بەپێی کەسایەتی ڕۆمانەکان گەشە بکەن. دووهەمین بەشی فیلمەکە بۆ یەکەم جار بە شێوەی CD لە 15 تەمموزەوە لە سینەماکانی جیهان نمایش دەکرێت.
دێبی ڕۆناڵدی 79 ساڵە و ژناکتەری پێشووی ناسراوی هۆلیوود کە کەرەستە دەگمەنەکانی ژیانی هونەری لە زیادکردنێکی ئاشکرادا فرۆشت. دێبی کە تەنها جارێک بۆ خەڵاتی ئۆسکار بۆ باشترین ژناکتەر کاندیدکراوە لە سنتەری پاڵێ بۆ میدیا کەرەستەکانی نمایش کرد. بەشێک لە کەرەستەکانی ئەو جلوبەرگانە بوون کە ئەکتەرەکانی وەک ریتا هایوۆرس و باربارا شتریساند و گینگر ڕۆجرز لەبەریان کردووە. ڕینۆڵدز لە ساڵی 1970ەوە دەستی کردو بە کڕینی چەندین کەرەستەی ناوازەی فیلمەکانی هۆلیوود. دوای زیادکردنە ئاشکراکە دێبی وتی زیاتر لە $500 ملیۆن بۆ کڕینی ئەو کەرەستانە خەرج کردووە. لە زیادکردنە ئاشکراکەدا 700 پارچەی دەگمەنی یادێوەریەکانی دەفرۆشرێن. Naomi Wilding. Please give Naomi a hand, an unforgettable moment. هەواڵە کەلتورەکانمان پێشکەشکردن شاد و بەختەوەربن.